داواکاری ئەوەیە طبعا ئەمە معلوم جەنابتانە ئەمەی کەوا ئەم قرارە دەرچوو ئەمە دژی ئەو مۆزەفانەیە کە لە وزارەی تعلیم عالی کارەکەن داواکارین ئیمڕۆ هەیئەی ڕێی وزارەی تعلیم عالی کۆبووەتەوە لەگەڵ سەرۆک زانکۆکانە ئەم قرارە ڕەت کردێتەوە لە ڕێی دیعای عابەوە و بتوانن ئەمانش حەق و حقوق خۆیان وەرگرن ئێسوەتەن بە مۆزەفەکان تر. قرارەکە ئەوەیە کەوا ئەمانە مخصصاتی جامعیان هەیە ئەوەی شەهادەی عولیایە لە سەتاسەتی هەیە خدمەی جامعی پێڵێن ئەوەی مادونە ذلك هەبێ یعنی لەوە شەهادەی عولیای نەبێ 175 بۆ سەرفەگرێت طبعا ئەوانەی کەوا تەعینە بن لە تعلیم عالی زۆربیان ئەوائلن ئەوانەی کە یەکەمن لەسەر قسمەکان خۆیان یەکەم و دووەم و سێم تەعینە بن اینجا ئەمانە مخصصات جامعیانە درێتێ 175 لەبان ڕاتبەکەی خۆیانەوە بەڵام بەداخەوە قرارە دەرچوو لە مەجلسی وزەراوە کە ئەمە ئیلغا کردێتەوە دایەتی وزاری مالیەوە کەوا لە ئەم مانگەوە پارەکەیان بۆ سەرنەکری ئەو زیادەی کەوا هەیە. ئێمە وەکو فەرمانبەرانی زانکۆی کەرکووک یعنی سەرمان سوورما بۆ قەراری کە حکوومەتی عێراق داوێتی هەستا و بەڕینی مخصصاتی خدمە جامعی لە وەزارەتی خوێندنی باڵا لێرە کە تۆ ئەو مخصصاتە ئەبری ئێمە مۆزەفین ڕاتبی 650 ئەوانەی کەوات تاستا ئینبوونە یاخود زۆرەکەی ناگاتە ملیۆنێر بەلایەن مۆزەفەکانەوە تۆ دی ئەو مخصصاتی لی ئەبری ڕاتبی دەگاتە 450 تۆرە بم ژیان ینی ژیان ئێستا بڵێ تونەڵی گرانەوە بۆ ناتوانانی بۆ ڕپارەکەمە دابینی کە حکومەت ئەڵێ من بوجەم کوتەیە ناوە و ئەمێ تاویزی کەمەوە ئایا تو بەم قەراری ئەتوێ لەسەر مۆزەف تاویزیکەیتەوە 1000 ڕێکارتر هەیە ئەتوانیە ئەندام پەرلەمانەکانی وەزبەکانی پێشووانە تەقاعودەکانیان دوو سێ بەقەت ئێمەیە. زانکۆی کەرکووکی کاکە داواکەین لە ڕئیس وزارا لە مەجلس الاقتصاد لەعلا ئەم قەرارە هینیکەن بگۆڕن لەبەرەوە ئێمە مۆزەفی فەنی بێ ئیداری بێ منتەسب بێ تۆ زۆرتر راتب با بڵێن ملیۆنە ئیکاکە نیوەی ڕاتبەکە ڕوە ئەو مخصصاتە ئێمە مخصصاتی خدمەمان نییە ئێمە خدمە جامعیمان هەیە ئەو خدمە جامعی ئەگەی ببڕن نیوەی راتبە ڕوە باشە مۆزەفەیە راتبی کەمە 600,000 وەریەگرێ ئەگەر نیوەی بڕوا 350 مێنێتە بۆی باشە چۆن ئیجاری ئەدا چۆن بازاری هینەکە چۆن مناڵەکانی بەڕێیەکە ئێمە داواکەین ئەو قەرارە بگۆڕین.